ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی شارەوانی کۆبانەی ڕۆژاوای کوردستان بوو بە ئەندامی ڕێکخراوی شارەوانەکانی جیهان بۆ ئاشتی. 7,000 شارەوانی وڵاتانی دنیا ئەندامن لە ڕێکخراوی شارەوانەکانی جیهان بۆ ئاشتی کە بەرەگاکەی لە وڵاتی ژاپۆنە. تەنها یەک شارەوانی کوردی ئەندامی ئەو ڕێکخراوە بوو، ئەوی شارەوانی هەڵەبجەی شید بوو، بەڵام دوێنێ شارەوانی کۆبانێش بوویە ئەندامی ئەو ڕێکخراوە جیهانیە. جێگری سەرۆکی ڕێکخراوی شارەوانەکانی جیهان بۆ ئاشتی خدر کەریم پشڕاستی کردەوە کە شارەوانی کۆبانێ بۆتە ئەندامی ڕێکخراوەکە. هەروە ئاشکراشی کرد کە فۆرمی بە ئەندامبوونیشیان ئاراستەی شارەوانی شنگال کردووە. وتیشی لە چاوەڕوانیەوەدان کە لە چەند ڕۆژی داهاتوودا ڕەزامەندی لەسەر وەرگرتنی شارەوانی شنگالیش وەک ئەندامی ڕێکخراوی شارەوانەکانی جیهان بۆ ئاشتی بدرێت کە ئەوەش گرنگی خۆی دەبێت لە ڕووی نێودەوڵەتیەوە. جێگری سەرۆکی ڕێکخراوی شارەوانەکانی جیهان بۆ ئاشتی داوای لە شارەوانی شارە کوردەکان کرد کە هەر چوار بەشی کوردستان کە پەیوەندیان پێکەوە بکەن و ببنە ئەندام لەو ڕێکخراوی شارەوانی جیهانیەدا.